لەحزە سۆر کەرە وەڵەوانێکی گەتۆ پڕیوار بە قسەکام گۆش گێرە ود مەزانی نەویەن ڕاژانی نیەن کەی پڕیوار حەجە بە تەمام بیەی وینینە سۆر کەرە بە قسەکام گۆش گێرە بزان چش بیەن کە بێ ڕایاوێنی لەحزە سۆر کەرە فەقەت یەک لەحزە بە قسەکام منیچ بچۆ تۆنا پڕجە ئیچ و زەخم زمانەیە کە حجوغت بەڕوونادن و ماروچینێکە ئاخشپانیا و نەحجە بە تەمام بیەی وینی و نەوێم قانەکەر و کە پشنچە دنیا بلوونە ئاخشیاگی هەڵەکەر و کێ چش بۆ دۆستەکام غەمگە دۆشمەنەکام شاد بۆ دەرگیروانی بۆ کی بیرەوەریەکام چش بیەن ئێستا سەروار بێ تەجروبە کار و هەی هەنگامەکات هۆرگەڵنەوە ئینە ڕاژ نیەن کە گەرەکت بۆ سوقوتی تەجرۆبەکاری چەمەڕانان دەسم گیری وەکە هێشتا دەسم گێرە دەسم چەمەنیوە تۆماروەر چەمان وەختی ئاخن ڕابە منە دوات منی بۆشە بەڵام من مەتاو بنیا مەخاسە دلێت داساین بوو ئێستا تۆ نیەنی کولوێنە جەلام دڵوە شەکەم نەمەنە جەلام تەنیا پرسیارەکەی سەکەمەنەنوە جەبەرزاوێن فڕەبەوە